بەپێی بەدەدەچوونێکی پەیام لە سندووقی ڕەشدا کابینەی نۆیەم لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا تووشی شکست هاتووە. خاڵەکانی کارنامەکەی لەسەر ئاستی پەیوەندی نێوان هەرێم و حکوومەتی عێراق مەرەکەبی سەر کاغەز بوون. دروست نەکردنی ئەنجومەنی باڵای دانوستان لە کارنامەی کابینەی نۆیەمدا هاتووە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا. حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەستەی دانوستان دروست دەکەن. بە پێچەوانەی کارنامەکەی لایەنە پێگەنەرەکانی حکوومەت وێڕای دروست نەکردنی دەستەی دانوستان بەجیا چوونە بەغدا. لە دوای هەڵبژاردنی ساڵی 2021 پەرلەمانی عێراق پارتی چووە بەرەی سەدر و یەکێتیش بەرەی چوارچێوەی هەماهەنگی هەڵبژارد. دوای کشانەوەی سەدر هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لەلایەنە شیعەکان سوننە پارتی و یەکێتی پێک هات. بەڵام لەناو ئەو هاوپەیمانێتیەش هەر یەکەیان بەجیا شەڕی بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆمار و پۆستەکانی دیکەیان کرد. دوجاریش لە کاتی پەسەندکردنی بودجەی عێراق نێوانی پارتی و یەکێتی لەسەر بڕگەی مامەڵەی بەغدا لەگەڵ پارێزگاکانی هەرێم شەڵەژا. دۆسیەی مادەی 140 و پێشمەرگە و زیندانیانی سیاسی. یەکێکی دیکە لە خاڵەکانی کارنامەی کابینەی نۆ باس لەوە دەکات دۆسیەکانی پەیوەست بە مادەی 140 پێشمەرگە، بودجە و سامانە سروشتیەکان، قەرەبووی ئەنفال، شەهیدان، زیندانیانی سیاسی و زیان لێکەوتوانی دەستی بەعز لە نزیکترین کاتدا بابەتی گفتوگۆ دەبن لەگەڵ بەغدا. کەچی 4 ساڵ کابینەکە تێپەڕی و هیچ هەنگاوێکی کردداری بۆ پرسی مادەی 140 پێشمەرگە، قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی بەعس و زیندانیانی سیاسی نەنرا. لە بابەتی بودجە و نەوتیش دوای بڕیارەکەی دەستەی ناوبژیوانی پاریس دەسەڵاتدارانی هەرێم بە ناچاری لەگەڵ بەغدا ڕێک کەوتن. دۆخی ناوچە دابڕێنراوەکان لە کارنامەی کابینەی نۆیەم خاڵێک تایبەت کراوە بەو ناوچانە و دەڵێت هەوڵەکانیان بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە گشتی و کەرکووک بە تایبەتی دەست پێ کردووە. بۆ مەبەستەش دەبێت هەرچی زووترە دۆخی سەربازی سەپێنرا و لەم ناوچانە کۆتایی پێ بهێنرێت و بگەڕێنەوە بۆ دۆخی پێشدەی 6 ساڵی 2014. کابینەی نۆیەم لە مانگی حوتی ساڵی 2019 دەڵێت هەوڵەکانیان بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان دەستی پێکردووە کەچی ئێستا دۆخی ئەو ناوچانە خراپتر بووە. هەوڵەکان لەو ڕووەوە تەنیا قسە بوون. دەرنەکردنی یاسای نەوت و غازی عێراق. هەوڵ دەدەین هەرچی زووترە یاسای نەوت و غاز لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەربچێت و دەستەی گشتی چاودێری داهاتەکانی فیدراڵی وەک لە مادەی 106 دەستووردا هاتووە دابمەزرێت. ئەمەش خاڵێکی دیکەی کارنامەی کابینەی نۆیەمە. ئەمە لە کاتێکدایە کابینەی عادل عەبدولمەهدی و مۆستەفا کازمی ڕۆیشتن نزیکەی 9 مانگیشە کابینەی سوودانی پێگاتووە. بەڵام هێشتا نازانرێت کەی یاسای نەوت و غاز دەردەچێت. پرسی پێگەێنانی دەستەی گشتی چاودێری فیدراڵیش تەنیا قسەیە و هیچ گفتوگۆیەکی جدی لەسەر نەکراوە.